سڵاوتان لێبێ خۆشەویستان. خەڵکێک دەپرسێت و دەڵێ باشە هەموو ڕۆژ ئاوا بۆ پشگیری ئیسرائیل دەکا، هۆکاری چییە؟ لای بەڕێستان ئاشکرایە کە ئەوروپا لە ژێر دەستی دوو مەزهەبی گەورەی مەسیحی دابەش بوونە. یەکەمیان کاتۆلیک بوون کە بە ناوچەکانی فەڕەنسا و ئینگلیز و ئەڵمانیا و هۆڵەندا و هەتا دوای بڵاو ببوونەوە. سەنتەری ئەم مەزهەبە لە ڕۆمای پایتەختی ئیتالیا بوو. مەزهەبی دووەم ئۆرتۆدۆکس بوو کە سەنتەری سەرەکی ئەم مەزهەبە لە ئەستەمبوڵ بوو کە ناسراو بوو بە قستەنتینیە و ناوچەکانی ئەنادۆڵ و شەرقی ئەوروپا و هەتا دوایی. لەناو ئەم دوو هێزەدا بە درێژایی مێژوو شەڕێکی خوێناوی لە نێوانیاندا ڕووی داوە کە قێزەونترین شەڕ لە مێژوودا لە نێوانی ئەم دوو مەزهەبەدایە کە بە ملیۆنەها خەڵکیان لە یەکتری کوشتووە. لەناو ئەم دوو دەسەڵاتەدا گەل و هۆزی یەهودی هەبوون کە چەوساوە بوون و هەمیشە لێیان دەدرا و دەکوژران و هەروەها دەربەدەر دەکران. لە هەموو ئەوروپادا ئەم گەلە بە ئومەتێکی مەلعون واتە نەفرەت لێکرا و ناو دەبران. هەمیشە بۆ نۆکەری و خزمەتکاری بەکاریان دەهێنان. لە ساڵی 1290 زاینی پاشای ئینگلیز کە ناوی ئێدوەردی یەکەم بوو بڕیاریدا هەرسی جوولەکە هەیە لە وڵاتەکەیدا دەری بکە، چونکە ئەوانە کافر بوون بە پێغەمبەر عیسا سەلامی خوای لێبێ. بە بۆچوونی ئێدوەردی یەکەم ئەوان کافر بوون بە ئاینەکەیان، بۆیە دەبێت هەمویان دەربکە. هاوکات لەگەڵ ئەم بڕیاری ئێدوەردی یەکەم بە 5 ساڵ دواتر واتە لە ساڵی 1295 زاینی پاشای فەڕەنسا بە ناوی فلیپی یەکەم ئەویش بڕیاریدا دەبێت هەموو جوولەکەکان ئەم خاڵانەیان بەسەردا بسەپێنێت. یەکەم کوشتن یاخود پەشیمان بوونەوە لە ئاینی یەهودی و ببن بە مەسیحی، یاخود دەرچوونیان لە وڵاتی فەڕەنسا و بچن کۆز بکەن بۆ جێگایەکی تر. لای هەمووان ئاشکرایە جوولەکە ترسنۆکترین خەڵکن، ژیانیان زۆر خۆش دەوێت وەک خودای گەورە لە قورئاندا بۆمانی باز دەکا. بڕیاری ئەوە نادەن هەرگیز شۆڕش بکەن و خەبات بکەن لە پێناوی دینەکەیاندا، چونکە دەزانن کە دەستکاری کراوە. پاشان زۆربەیان چوونە ناو ئاینی مەسیحی. لەو سەردەمەدا هیچ جێگایەک دەرگای بۆ یەهودیەکان واڵان نەکرد، تەنها موسڵمانان نەبێ لە خاکی ئەندەلوس کە ئیسپانیا و پورتوگالی ئێستا دەکا. ئەو کاتە موسڵمانان سیستەمی خەلافەتیان دەبر بەڕێوە، هەمویان پێشوازیان لێکرا و لە ئەندەلوس نیشتەجێ بوون. پاشان لە ساڵی 1492 زاینی بە هۆکاری کێشەی ناوخۆیی موسڵمانان و کۆتایی سوڵتانی بە ناوی محەممەدی 12 یاخود بە محەممەدی کوڕی ئەحمەر ناسرا بوو کرایە دەرەوە لە خاکی ئەندەلوس. هەموو موسڵمانان و خەڵکی ئەندەلوس وە دەرنران لە وڵاتە. خەڵکی ئەسپان کە بە ڕەتسەڵک خەڵکی ئەڵمان و فەڕەنسا و ئینگلتەرا بوون بەم سێ ڕەگەزە دەوترا ئەسپان. ئەوان لە جێگەی ئەندەلوسیەکان نیشتەجێ کران. هەموو خەڵکی ئەندەلوس ڕاگوێزران بۆ وڵاتی مەغریب. لەگەڵ موسڵماناندا هەموو جوولەکەکانیش وە دەرنێران هاوشانی موسڵمانان ڕاگوێزکران بۆ خاکی مەغریب. ئیتر ئەو وڵاتە بووە جێگەی مەسیحی قوتیەکان. زۆرێک لە جوولەکەکان ڕویان کردە دەوڵەتی عوسمانی و ناو موسڵمانان بەگشتی، چونکە دەپارێزران لەوێ. لە پاشاندا ئەو کاتەی کە ئەندەلوس لە دەستی موسڵمانان سەندرایەوە، موسڵمانان لەو جێگایە شکستیان خوارد و خەلافەت لەوێ ئاوا بوو. بەڵام پێشوەخت لە قستەنتینیا موسڵمانان ئەو ناوچەیان فەتح کرد، واتە 40 ساڵ پێش ڕووخانی ئەندەلوس خەلافەت لە ئەستەمبوڵ دامەزرا. جوولەکەکان وەکو ئاین لە خەلافەتی عوسمانی ڕێزیان لێگیرا و پاشان وەکو زانە و بازرگان لە ناو خاکی عوسمانیەکان حورمەتیان لێگیرا و لە وڵاتەدا نیشتەجێکران لە شارێک بە ناوی ساڵۆنیک کە زیاد لە 300 ساڵ لەو شارەدا نیشتەجێ بوون. کاتێکش کە باز لە دەوڵەتی عوسمانی دەکەین واتە گەورەترین دەوڵەت بووە لەو سەردەمەدا. دەوڵەتی ژمارە یەک بووە لە هەموو جیهاندا کە ماوەی 650 ساڵ فەرمانڕەوایی کردووە. سنووری ئەم وڵاتە لە جەزائیرەوە دەستی پێکردووە تا ناوەڕاستی ئێران، لە باکوورەوە تاوەکو نەمسا و بەشێکی زۆری ئیتالیا و مەزەر و بولگاریا و ئەلبانیا و کۆسۆڤۆ و هەتا دوایی لە ژێر دەسەڵاتدا بوو. لە باشووردا تاوەکو عێراق و حیجاز و یەمەن سنووری هەبوو کە 20 ملیۆن کیلۆمەتر ڕووبەری ئەو دەوڵەتە بوو. بەو شێوەیە ڕەفتاری لەگەڵ ئاینێکدا کردووە کە لە هەموو لاکانەوە لێیان دەدرا و دەربەدەر دەکران. پاشان دەگەڕێنەوە بۆ ئەوروپا. ئەو سەردەمە لە ساڵی 1523 زاینی کەسێک بە ناوی مارتین لۆثەر
کە قەسیسێکی ئەڵمانی بوو مەزهەبێکی نوێی دامەزران بە ناوی پرۆستانت واتە معارەضە یاخود نەیار دژی مەزهەبی کاتۆلیک. لە دژی ئەو هەموو ستەم و خراپەکاریانەی کە کاتۆلیکەکان دەیان کرد ئەم هەڵسا بە شۆڕشێک دژی پاپا لە ڕۆمە بۆ ئەوەی بنەسەی ئەم مێژووە و ڕیفرۆمە بزانین سەرنجستان ڕادەکێشمەوە بۆ ئەو کاتەی کە پاشای فەڕەنسا کە پێشتر ئاماژەم پێدا بە ناوی فلیپی یەکەم چۆن جوولەکەکانی وە دەرنا لە خاکی فەڕەنسا و پێیوتن یان دەبنە مەسیحی یاخود کۆز دەکەن یاخود دەکوژرێن. ئەوەی کەما بووەوە ببووە مەسیحی، بەڵام هەر بیر و باوەڕەکەی خۆیان نەگۆڕی بوو. وردە وردە ئەم خەڵکانی کە جوولەکە بوون ئاینەکەی خۆیان گۆڕی بوو، بوونە پاپا و قسیس لە جێگا گرنگەکاندا لە ناو دەوڵەتی فەڕەنسادا پۆستیان وەرگرت، پۆستی ئیداری و جێگا گرنگەکانیان بۆ خۆیان داگیر کرد تا توانیان پێگی سیاسی جەماوەری بۆ خۆیان بەهێز بکەن. هەڵسان بە دروستکردنی ئەم مەزهەبە کە ریفۆرمی پێدەوترێت لە مەزهەبی کاتۆلیکی ئاینی مەسیحیدا. هەموو ئەم شۆڕشەی کە لە دژی مەسیحەکان کرابوو بە پلانی جوولەکە لای هەمووان ئاشکرایە کە مەزهەبی ئۆرتۆدۆکسی لەسەر دەستی موسڵمانان کۆتایی هات. ئەوەی کەما بووەوە کاتۆلیکی بوو لەبەر ئەو زوڵم و زۆرەی کە دەیکرد. جوولەکە توانی ئەم پلانی خۆی لە ڕێگەی مارتن لۆثەرەوە بگەێنێتە ئەنجام. لە ڕاستیدا مارتن لۆثەر کە ریفۆرمی کرد خۆی کەسێکی مەسیحی بوو، بۆ یەکرایە وازیها بۆ ئەوەی کەس هەز نەکا کە پلانی جوولەکەیە. هەموو فکری جوولەکەی پیادە دەکرد. لە سەرەتادا کتێبێکی نووسی بە ناوی مەسیح بە یەهود لەدایک بووە. لاتان ئاشکرایە کە مەسیحی زۆر ڕقیان لە جوولەکەیە بە هۆکاری ئەوەی کە پێیان وایە جوولەکە بکوژی پێغەمبەر عیسایە و خوێنی عیسا سەلامی خوای لێبێت لای مەسیحی خوێنێکی هەروە سادە و ئاسان نییە، بەڵکو زۆر گرانە. هەرچەندە عیسا سەلامی خوای لێبێت نەکوژراوە بەڵکو بەرز کراوەتەوە بۆ ئاسمان. بەڵام مارتن لۆثەر هات هەرچی پیرۆزی بوو دای بە جوولەکە، هەموو فکری جوولەکەی پراکتیزە کرد، هەروەها وتی کە ئینجیل دەستکاری کراوە، بە کەڵکی ئەوە نایەت کاری پێ بکرێ، دەبێت تەورات بەکار بهێنرێت. ئەمەش هەموو لە بەرژەوەندی یەهودی بوو. ڕاستە ئینجیل کە بە ئەهدی جەدید ناسراوە دەستکاری کراوە، بەڵام ئەهدی قەدیم کە تەوراتە زیاتر لە ئینجیل دەستکاری کراوە و شێوێنراوە. ئەگەر ئینجیل دوای 150 ساڵ هەڵکێشانی عیسا نووسراوەتەوە، بەڵام تەورات دوای 700 ساڵ مردنی موسا نووسراوەتەوە. بگرە تیلمود لایەن پیرۆسترە تاوەکو تەورات. مارتن لۆثەر مەسیحیەکانی بە خزمەتکار و نۆکەری یەهودیەکاندانا لە ناو ئەو مەزهەبەی کە نووسیەوە. ئەوەی کردە فەرمان لەسەر مەسیحیەکان کە دەبێت وڵاتێک بۆ جوولەکە دەستنیشان بکرێ بۆ ئەوەی عیسا بگەڕێتەوە سەر زەوی. ئەو وڵاتە کوێیە؟ ناویان نا فەڵەستین. ئەمە هەموو ریفۆرمی ئاینی بوو لە ئەوروپادا کە شۆڕشێکی گەورە کرا لە فەڕەنسادا لە دوای ئەوەی پاشای ئینگلیز بە ناوی جۆرجی هەشتەم خۆی بوو بە پرۆستانتی و دەرگای واڵا کرد بۆ ئەو مەسیحیانەی کە دژی کاتۆلیکی دەجەنگان. لەگەڵیاندا ڕێگا کرایەوە بۆ جوولەکە بگەڕێنەوە بۆ ئینگلیز کە پێشتر لە سەردەمی ئێدواردی یەکەم لە ئینگلیز دەرکرابوون، کەواتە ریفۆرمی ئاینی بۆ جوولەکە بوو لە ئەوروپادا. نەخشەی ئەوان بوو کە جێبەجێ کرا. ئەمەی کە باسم کرد ئەم مێژوە بە خێرایی بۆ ئەوەیە بیسەلمێنم دروستکردنی دەوڵەت بۆ ئیسرائیل لەلایەن ڕۆژ ئاواوە بیر و باوەڕانەیە، چونکە ئەوان بڕوایان وایە تا ئەوان دەوڵەتدا نەمەزرێنن عیسای کوڕی مەریەم نایەتە خوارەوە، بۆیە هەموو دەسەڵات و سیاست و خەڵکەکەیان لەگەڵ یەهودیەکانن. کەواتە کە پرۆستاندەکان ئارەزومەندن بە دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلی لە خۆشەویستیان نییە بۆ جوولەکە، بەڵکو باوەڕیان وایە کە عیسای کوڕی مەریەم دێتە خوارەوە. لای هەمووان ئاشکرایە کە زۆرینەی ئەمریکا و بەڕیتانیا پرۆستاندن، بۆیە پشگیری لە جوولەکە دەکەن. ئەوم خستە ڕوو کە لە ئەوروپا مەزهەبێکی نوێی مەسیحی دروست بوو بۆ پشگیریکردنی یەهودیەکان کە ناسراون بە پرۆستان. لە هەمان کاتدا ویستیان لە جیهانی ئیسلامی هەمان ئەزمموی مارتن لوثەر دووبارە بکەنەوە لە خەلافەتی ئیسلامیدا لە تورکیای ئێستادا. لە ساڵی 1630 زاینی کەسێکی جوولەکە بە ناوی سەبەتای تەزفی دەرکەوت کە تەمەنی 22 ساڵ بوو. بانگەشی ئەوەی کرد لە پایتەختی موسڵمانان لە ئەستەمبول ئەستانە کە گوایە عیسای کوڕی مەریەمە، خەڵکی دەبێت گۆی بۆ بگرن. ئەو دەما حکوومەتی عوسمانی ئازادی پێبەخشی بەو هۆکارەی کە لەسەر بیرروباوەڕی خۆی دەدوێت، لەسەر بیرروباوەڕی خۆشی ئازادە.
لە دواییدا ئەم کەسە زۆربەی جێگاکان گەڕاو سەفەری کرد بۆ ئەوروپا و پاشان وڵاتانی موسڵمان وەک فەڵەستین و عێراق و تونس و هەتا دوایی لە بانگەشەیەکیدا لە خاکی فەڵەستین ئەم باسەی کردووە کە هەموو جیهانی دابەش کرد بەسەر 38 جێگادا بۆ هەر جێگایەک پاشایەکی دانا و خۆشی کرد بە پاشا بەسەر هەمویانەوە. لە دواییدا کە گەڕایەوە بۆ ئەستەمبول لەوێ هانی خەڵکیدا کە خۆپێشاندان بکەن و دەوڵەتی عوسمانی بکەن بە چەند بەشێکەوە. ئەم کارە چەند زار دووبارە بوویەوە، بەڵام بە هۆکاری ئەوەی کە هیچ کاریگەری لەسەر موسڵمانان دروست نەکرد زۆر گرنگی پێنەدرا، بەڵام پاشان لەلایەن ڕیفرۆم خوازەکانی ئەوروپاوە یارمەتیان دەدرا و خەڵکیان پێچەواشە کرد. بۆیە ناچار دەوڵەتی عوسمانی هەموو ئەو کەسانەی گرت و بە سەرۆکەکەیانەوە کە سەبەتای تەزفی بوو لە دوای لێکۆڵینەوە بڕیاری لە سێدارەدانیان دەرچوو لەلایەن دەوڵەتی موسڵمانانەوە بە هۆکاری خیانەتی گەورە دژ بە دەوڵەتی ئیسلامی. پاشان لەو کاتێک کە بڕیارەکە جێبەجێ دەکرا سەباتی تەزەفی خۆی و هاوڕێکان بڕیاریاندا ببنە موسڵمان و ئیسلام بوونی خۆیان لەسەر پەتی سێدارە بە کۆمەڵ ڕاگەیان. لەو کاتەدا قاضی موسڵمانان بڕیارەکەی بۆ گۆڕین و هەمویان ئازاد کران. ئەوە منهەجی دینی ئیسلامە کە بەو شێوەیە ڕەفتار لەگەڵ خەڵکی منافقیش دەکا. مادام بە ئاشکرا موسڵمان بوونی خۆیان ڕاگەیان ئیتر گوێ بە باگراوندەکەی نادرێت کەچی بووە. پاشان ئەم کۆمەڵە خەڵکە لە مێژوودا بە یەهودی دۆنما ناسراون، واتە ئەو یەهودیانەی کە لە ئاینی جوولەکە هەڵگەڕانەوە. ئەمانە بەردەوام لە ناو خەلافەتی ئیسلامیدا خەریکی پلان و دروستکردنی ڕێکخرا و مەحفەلی جوولەکە بوون کە لە داهاتوودا بە مەحفەلی سەهیۆنی ناسراون. بەدەیان پیاوی ئەلمانی وەکو جەودەت نامیق و مستەفا کەمال ئەتاتورک، حکمەت بابان، عەبدوڕەحمان بەدرخان، عەبدوڵڵا جەودەت، حوسێن زاهید سەرپرشتیاری گشتی ئەمانە کەسێکی ماسۆنی بوو بە ناوی داود کوهین کە توانیان دەست بەسەر مەجلیسی مەبعوثان بگرن. زۆرێکی تر لەوانەی کە دەرفەت نییە بۆ باسکردنیان. ئەم ئەلمانیانە کە دروست بوون ویستیان ڕیفۆرم بکەن، تەنانەت زۆرێک لە مزگەوتەکانی ئەستەمبوڵیان کردە قاوەخانە و جێگەی سەربازی و تەنانەت هەندێکیان کرانە تەویڵەی وڵاخ. بەڵام ئەوەی کە ئەم شاڵاوە ڕیفۆرمەی جوولەکی سەهیۆنی ماسۆنیەتی ڕاگر کۆمەڵی یەکگرتووی موحەممەدی بوو کە دوای ناسرا بە حیزبێکی ئیسلامی بە ناوی حیزبی برایەنی موحەممەدی بەسەر کردایەتی حافظ دەروێژ وەحدەتی بوو کە زمان حاڵی ئەو حیزبە ڕۆژنامەیەک بوو بە ناوی بورکان. لە دوای ململانەیەکی زۆر هەموو ئەم سەرکردانە دەخرانە زیندان یاخۆ شۆڕشەکانیان کەم دەکرایەوە. ئیتیحادیەکانی توورانی بە تەواوەتی دەسەڵاتیان پەیدا کرد، ڕێکخراوێکان دروست کرد بە ناوی لاوانی تورکیا. دوای هەر ئەم کۆمەڵە چوونە ناو ئیتیحاد و تەرەقی و کۆنتڕۆڵیان کرد. هەمووی پیاوی جوولەکە بوون، لە ڕووکەشیشدا موسڵمان. وەک پێشتر ئاماژەم پێدا ناسراو بوون بە یەهودی دۆنما، واتە یەهودیە هەڵگەڕاوە موسڵمانەکان. دوای بە ئاشکرا بانگەشی ئەلمانیەتیان دەکرد، بەدەیان کەڵە پیاوی وەکو شێخ سەعیدی حەفید و کوڕە بەڕێزەکەی کە باوکی شێخ مەحموود بوو لە شاری مووسڵ تیرۆر دەکران بە دەستی ئیتیحادیەکان. لەو سەردەمەدا ئەم ڕێکخراوانە دەستیان کرد بە بانگەشی نەتەوەی. یەکێک دەیگوت تورک و ئەوی تر فارس و ئەوی تر عەرەب و تەنانەت لە ناو تورکەکاندا بەشی تر جیابوویەوە بە تۆرانی و ئەرمەنی و ئەنادۆڵی. لە ناو عەرەبیش بە ناوی میسری و بە ناوی سووریا و هەروەها. هەموو ئەمانە بوونە هۆکاری لاوازبوونی خلافەتی ئیسلامی تا کەسایەتیەک لە شانووی سیاسی دەرکەوت بە پاڵپشتی کورد توانی بۆ ماوەی 35 ساڵ هەموو ئەم پیلانانە هەڵوەشێنێتەوە و نەهێڵێت فەڵەستین بچێتە ژێر ڕکێفی هیچ کەس و هەموو پلانەکانی خستە چاڵ. لەناو موسڵمانان جوولەکە توانیان خەڵکانێک بچێنن بۆ ئەوەی زیاتر پرۆژەی ئەو دەوڵەتە دابمەزرێنن. ئەم جارە ئەلمانیەکان بوونە هاوکاری جوولەکە. لە دوای شۆڕشی فەڕەنسا کە گەورەترین گۆڕانکاری بوو لە ناوچەکەدا، دژی ئیمپراتۆر و کڵێسا و بەگزادەکان بە سەرکردایەتی زۆرێک لە سەرمایەدارەکان کە ناسرابوون بە خەڵکە بۆرجوازیەکان و مفەکیری ئەو شۆڕشە ژان زاک ڕۆسۆ و ڤۆڵتێر بوون. لە دوای سەرکەوتنی شۆڕشەکە و دامەزراندنی حکوومەتی کۆماری کەسێک لە شانووی سیاسی دەرکەوت بە ناوی ناپلیۆن پۆناپار. ئەم کەسایەتیە زۆربەی زۆری ئەوروپای خستە ژێر ڕکێف و فەرماندەداری خۆیەوە. پاشان هاتە ناوچەکانی میسر و جەزائیر. ئەم پیاوە بڕوای بە هیچ ئاینێک نەبوو. لە بەرچاوی مەسیحەکاندا دەیگوت مەسیحیم و کە هاتە وڵاتی میسر موسڵمان بوونی خۆی ڕاگەیان.
لە دوای ئەوەی کە لەو ناوچانەدا مایەوە کوشتارێکی زۆری کرد، خوێن ڕێژی زۆری ئەنجامدا. یەک ڕووداوتان بۆ دەگێڕمەوە بۆ ئەوەی بزانن ئەم کەسە چەندە دڕندەیە. لە یەک شەو ڕۆژدا 10,000 خەڵکی میسر و مەمالیک و عوسمانی لە ناوچەکانی میسردا کوشت بە دیلکراوی. لە دوای گەڕانەوەی بۆ ناوچەکانی فەڕەنسا لە ناو بەلەمە چارۆگەدارە گەورەکانیدا لە شەوێکدا 1000 کەسی موسڵمانی کوشت کە بۆ خزمەتکردن بەکاری دەهێنان. لەو دەمەدا ناپلیۆن بە ئاشکراوتی خاکی فەڵەستین خاکی جوولەکەیە. بۆ ئەم قسەی کرد بۆ ئەوەی سەرنجی هەرسی پرۆستاندەکانە ڕابکێشێت و ببنە هاوپەیمانی. لە کاتێکدا ئەو بڕوای بە هیچ ئاینێک نەبوو. دواتر خەلافەتی عوسمانی کە بەمەی زانی هانای برد بۆ ئینگلیز. ئینگلیزش بە ناوی پاراستنیان لە دەستی داگیرکەری فەڕەنسا هاتووە هاوکاری ئەو ناوچانە بکە. ئەویش دەستی کرد بە کوشتن و بڕین و داگیرکردنی ناوچەکان. فەڵەستینی خستە ژێڕکێفی خۆیەوە. بانگەشەی کرد بۆ هەرسی خەڵکی یەهودیە لەو جێگایەدا کۆ ببێتەوە. لە ماوەی چەند مانگێکدا 5,000 یەهودی لە هەموو جیهانەوە هاتنە ئەو ناوچەیە. لە دواییدا کە خلافەت بەمەی زانی هێرشێکی بەرفراوانی دەست پێ کرد. ئینگلیز زانی لەو کاتەدا هەستی خەڵکی بە دینداری بۆ ئەو جێگایە دەزوڵێ بە مەرزدایەنەوە بە خلافەتی عوسمانی. ئینجا دوو کۆنسوڵ مەرجیان لەسەر عوسمانیەکان دانا. بۆ یەکەم جار ئەمریکا لەوێوە دێتە ناو شانۆی سیاسی و داوا دەکا ئەو 5,000 کەسە بپارێزن و بە هەمان شێوە بەڕیتانیاش. لە دوای ماوەیەکی زۆر لە هاتنی سوڵتان عەبدولحەمید فەڵەستینی دابڕاند لە هەموو ناوچە عەرەبیەکە و دەیزانی گەورەترین موعامەرە و پیلانی لەسرە و کردیە ئیمارەتێکی سربەخۆ. خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکرد. بینی وا دەستە دەستە جوولەکە لە هەموو دنیاوە ڕوودەکەنە ئەو جێگایە. بۆیە ناچار هەمویانی وەستان و وتی ئەوەی کە جوولەکەی فەڵەستینە و خاوەن خاکە و ناوی هەیە لەو جێگایەدا دەبێت ڕێزیان لێ بگیرێت و مافیان پارێزراو بێ. داوای سەرژمێری کرد. ئەو دەما والی و لێپرسراوی ئەو جێگایە موستەفا کەمال ئەتاتورک بوو. داوای کرد کە سەرژمێری جوولەکەی بۆ بکە. هەموو سەرژمێریەکە لە ناو فەڵەستیندا نەدەگەیشتە 1500 کەس. ئەوی تر خەڵکی جێگاکانی تر بوون. بۆیە سوڵتان داوای کرد ئازادیان بکەن لەبەر ئەوەی پەیمان دراوەتە ئەمریکیەکان و بەڕیتانیەکان. لەوە زیاتر کەس بووی نییە بمێنێتەوە بۆ نیشتە جێبوون. بەڵام بۆ سەردان خەڵک ئازادە. ئەوەی کە لای من گرینگە ئەوەیە لێرەدا پێویستە باسی ئەو بێرو بۆچوونانە بکەین کە لە ناو وڵاتی ئیسلامدا دامەزرا. ئەویش بزوتنەوەی بەناو ڕۆشنگەرایی بوو یاخود ئەقلانی بوو لە ڕێگەی هەندێک بەسکە جوولەکە و بێدینەکان و بە لە ناوبردننی خلافەتی عوسمانی لەو سەردەمەدا کۆمەڵێک سەریان دەرهێنا وەکو محەممەد عەلی پاشان کە خلافەتی ئیسلامی وەک سەرکردەیەکی جەنگی ناردیە ناوچەکانی میسر. خۆی یەکێک بوو لە یەهودیە دۆنمەکان. ڕەچەڵەکیشی ئەلبانی بوو. دەستی گر بەسەر میسردا. دژایەتی خلافەتی دەکرد دەستی لەگەڵ فەڕەنسا و ئینگلیز تێکەڵ بوو. چەند جار سوپای ئامادەکرد بۆ لێدانی خلافەت و زۆر جار زۆری نەمابوو کە ناوچەکانی ئەستانە واتە پایتەختی خلافەت ئەستەمبول بگرێت. ئەگەر پیاوێکی کورد نەبوایە کە بە میری میران ناسراوە لەگەڵ سدری ئەعزەمی عوسمانلی دەمێک بوو خلافەتی کۆتایی هاتبوو. ئەویش میر بەدرخانی گەورەمانە ڕەحمەتی خوای لێبێ توانیان ئەو هێزەی محەممەد عەلی پاشا ڕابگرن. تاوای لێهات ئەمارەتی فەڵەستین لە ڕێگای موستەفا کەمال ئەتاتورک و محەممەد عەلی پاشا و هەموو مەحفەلە ماسۆنیەکان وردە وردە کار ئاسانیان کرد بۆ ئەوەی ئینگلیز بێت و داگیری بکە چونکە یەهود خاوەنی هیز نەبوون تا بیدەنە دەست ئەوان. بەڵام لە ساڵی 1936 تا 1944 بە تەواوەتی دەوڵەتیان بۆ جوولەکە دامەزران و خەڵکیان بۆ پێگەیاندن و بە ناوی ململانی نێوان جوولەکە و بەڕیتانیا دواتر دەوڵەتی بەڕیتانیا لە ناوچەکان کشایەوە دایە دەست یەهودی لە ساڵی 1946 و هەروەها لەو کاتەدا کیانی یەهودیان لەسەر خاکی فەڵەستین دامەزران. گەورەترین خیانەت ئەوە بوو لە ساڵی 1999دا سەرژمێری کرا هەموو فەڵەستین 1500 کەس جوولەکەی هەبوو. زیاد لە 52,000 جوولەکە چووە خاکی فەڵەستین لە هەموو جیهانەوە. لەو کاتەشەوە شۆڕش بەردەوامە. یەک فەڵەستینی خاکی خۆی نەفرۆشتووە هەمووی داگیر کراوە. ئەو قسێشی دەڵێن عەرەبەکان خاکی خۆیان فرۆشتووە بە جوولەکەکان ئەمەش دیعای بەسکە یەهودیەکانە. هیچ بنەمایەکی ڕاستی نییە بەڵکو ئەوان داگیرکەری ڕاستەقی نەبوون واتە جێگایەکیان داگیر دەکرد خەڵکەکەیان ڕاوە دوو دەکرد جوولەکەیان دەخستە جێگای بە ئاگر و ئاسن حکمیان دەکرد.
بەم جۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدیۆکە جێگەی ڕەزامەندی ئێوەی ئەزیز و خۆشەویست بوو بێ. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.